سعید بەدری شرۆڤەکاری سیاسی سەبارەت بە کێشە و هەرێزێنانی بودجێ عێراق لەگەڵمانە بێت. کاک سعید سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. داهاتی عێراق تاک سەرچاوەیە، ئەمە هەمووشی بۆ موچە ڕوات، زۆرینەی بۆ موچە ڕوات، ئەمە تەقیرەوەی ئابووری دروست ناکات. بسم الله الرحمن الرحيم. بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سەبارەت بە ئابووری عێراق و سەرچاوەکانی داهات دەبێتەوە بزانین کە سەرچاوەی داهاتی عێراق و ئابووری عێراق پشت بە نەوت دەبەستێت بە پلەی یەکەم و لەو بودجەیەش یاخود ئەو بودجەیە لەسەر بنەمای فرۆشتنی نەوتەوە ئەمەش بێگومان شتێکی دیراسە نەکراوە و پلان بۆدا ڕێنەژراوە وەزارەت و حکوومەتی فیدرالی بەڕاستی تەنانەت پارێزگارەکان و کێشەی بۆ هەرێمی کوردستانیش دروست کردووە ژمارە زۆری فەرمانبەران کە لەو بودجەیە پارەوەردەگرن وەکو دەزانن بەشی زۆری بودجەی ئێمە بودجەیەکی با بڵێن بودجەی تەشغیلیە و ئەم بودجێش حکوومەت لە ڕایکردنی کارەکانی خۆی کە پشتی پێدەبەستێت بێکاری زۆر بووە و ژمارەیەکی زۆری خەڵک لە سای ئەم سیاسەتەوە تووشی بێکار بوون خەڵکێکی زۆر لە ئەنجامی ئەم بێکاریە شەوە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و چاودێری کۆمەڵایەتی موچەوەردەگرن ئێمە پێویستمان بەوەیە سیاسەتێکی نوێ بۆ دامەزراندندا بڕێژین و گرنگبی زیاتر بە کارتی تایبەت دەین چونکە کەرتی تایبەت کەرتێکی هاوئاهەنگە و پێویستە بەیەکەوە لەگەڵ کەرتی گەشتی لە ڕێگەی چالاکردنی چەند یاسایەکەوە ئەم بابەتە چارەسەر بکەین حکوومەتەکان نەوەکانی داهاتوو بتوانن سوودمەند بن لە کەرتی تایبەت بە شێوازێک بتوانین ژیانێکی شایستە بۆ خەڵکی خۆمان بۆ فەرمانبەرانی خۆمان زۆرە فەرمانبەرە ئەگرێت چونکە دەوڵەت سای زامنکردنی ئەم موچانەیە ئێمە پێویستمان بە چەند تایبەتمەندیەکە لە کەرتی تایبەت لە با بڵێن پێویستمان بە زامنکردنی دیکەشێ. باشە عێراق بەرگەی ئەو ژمارە زۆرە فەرمانبەرە ئەگرێت. بەدڵنیاییەوە ئەمڕۆ ئێمە کاتێک باسی ژمارەی فەرمانبەران دەکەین بە خۆت باشی ملیارێک خۆت 165 ئەو پارەی کە هەمانە بەگشتی بۆ کاربڕێکردن و بودجەی تەشغیلی دەڕوات ئەم بودجەیە بودجەیەکی خەیاڵیە لە سەرچاوەکانی داهات لە پارەدارکردن بە هەردوو کەرتەکەەوە کارتی حکومی و کارتی گشتی ئەگەر بێت و ئابووری عێراق تووشی بوومەلەرزەیەکی زۆر سادە ببێتەوە ئێمە پێشترە مەزمونەشمان بینیوە لە حکوومەتی بەڕێز عەبادی کاتێک نرخینەوە دابەزی ئێمە دووساری قەیرانێک بووینەوە ئەو قەیرانەش بۆ هۆکاری ئەوەی کە حکوومەت نەیتوانی موچەی فەرمانبەران دابین بکات ئەو کاتە پرۆژەکان وەستان گەشەپێدان وەستا واتەنانەت دووساری پاشەکەوتش بووینەوە هەموو ئەوانە کاریگەری زۆر خراپیان لەسەر هاوڵاتیان و فەرمانبەران هەبوو ئابووری عێراقیان پەخس ئێمە پێویستمان بەوەی ئەم بابەتە چارەسەر بکەین پێویستمان بەچیە بەوەیە گرنگی بە کەشتی تایبەت بدەین چارەسەرکردنی عێراق ئەتوانێت داهاتی فرەچەشن بکات. هەموو ئەم کەرتانە دەتوانن سوودێکی زۆر بە دەوڵەت بگێنن و دەتوانن زۆر قەرەبووی ئەوە بکەنەوە و چۆن ئێمە دەستبەردارینەوە زۆر باش عێراق دەتوانێت سەرچاوی داهاتی فرەچەشن بکات تاکە سەرچاوی ئێستا نەوتە. عێراق وڵاتێکی خاوەن سەروەت و سامانە ئەم سەروەت و سامانە سەروەتی نانەوتیشی تێدایە پێڵام پێویستمان بە ئیرادەیەکی سیاسی هەیە پێویستمان بە وەیە کە ئیرادەیەکی نەتەوەیمان هەبێت لە تەواوی کەرتەکاندا هەموو کەرتەکانی عێراق پێویستە ئەم کللتوریان تێدا بێت بۆ ئەوەی بتوانین وەبەرهێنان و بەرەمێنان لە سەرچاوەکانی دیکەدا بکەین ئەمە تەنیا بە دەست پێشخەری نابێت ئەمە پێویستمان بە یاسا هەیە ئەم یاسایانە لە کۆمپانیەکانی
با بڵێن و بەرهێنان و کۆمپانیەکانی ئەوانەی کە خەڵک دێنەوە ئەم بوارەوە بەگشتی چونکە ئەم کەرتە پێویستە کەرتێکی پارێزراو بێت بتوانێت موسە دابین بکات بۆ خەڵکی و موسەکان بتوانین زامنی بکەین لە ڕووی با بڵێن خانە نشینی چەندین وڵاتی دیکە هەن بە هەمان شێوەز ئەم کاریان کردو پشتیان بەم سیاسەتە بەستووە سەرکەوتنی زۆر باشیان بەدەستێنەوە پێویستە فەرمانبەران لە هەردوو کەدا گشتی و تایبەت هامان پارێزبەندیان هەبێت و بە هەمان شێواز با بڵێ موسەکانیان دابین بکرێەوە پارێزبەندیان بۆ دابین بکرێت لەسەر ئاستی پرۆژە حکوومەت بە نمونە باسی ڕێگەی گەشە پێدان دەکات باسی ئەوە دەکات کە ئەمە باشێکی زۆری بۆ عراق دەبێت و وادەیەکیشیان داناوە بە هەمان شێو ئێمە لە کەرتی باشتوکڵ پێویستمان بەوەیە زۆر باش ئەم کەرتە هەڵبستێنینەوە و هەوڵ بدەین کە لە ئیدارەدانی سەرچاوەکانی ئاو و سەرچاوە مۆدێنەکان بتوانین کاری باش بکەین بە تایبەتی لەسەر ئاستی پیشەسازیش بە هەمان شێوە دوور لە کللتوری بەکاربەری ئەمڕۆ عراق ئەو پارەیە و ئەو بودجەیە کە دەیهێنێت یاخود بە نزیکەیی 90 ملیار دینار هاوردەی هەیە لە وڵاتانی دەرەوە ئاما کێشەی بۆ ئێمە دروست کردو چونکە پارەیەکی زۆری نەخت بۆ وڵاتانی دەرەوە عراق پێویستی بەوەیە سوود لە ئەزمموی وڵاتانی دیکە وەربگرێت و بتوانێت بەر لە هەموو شتێک پارەی موسەخۆرانی خۆ بدە و بۆ ئەوەی بتوانێت گەشەپێدان وڵات بەگشتی بخۆیەوە ببینێت و دوزار ئێمە بگەین بەوە لە زۆرینەی وڵاتان ینی داهاتی وڵات زیاتر بۆ پرۆژەکانە کەمتر بۆ موچەیە بەڵام لە عراق پێچەوانەیە هەرتا لە بودجی 2024 بەم شەوەیە یعنی خەرجیەکانی دیکە بێجگە لە موچە کەم کراونەتەوە موچە زیاد کراوە ئەمە چ کاریگەرێکی لەسەر ئابووری وڵاتە بێ بەدنیایەوە ئێمە کاتێک باسی ئەم زۆرە ئابوووریە دەکەین ئەوەیە کە ئێمە خەریکی دەرنانی نەوتین نەوتەکە دەفرۆشین موچە دابش دەکەین تەنانەت ڕێژەی گەشە سندنیش لە عراقدا زۆر لاوازە ئەگەر چی باسی ژماری باش دەکرێت بەڵام ئەمە باس نییە بەڕاستی چونکە ئێمە پێویستمان بە واقعیە ئەم جۆرە ئابوووریە کە تەنیا پشت بە نەوت دەبەستێت دەبێت بپرسین ئەگەرس بەیانی سەروەتی نەوت نەمێنێت ئێمە چی دەکەین وڵاتانی کە بە هەمان شێوە عێراق پشت بە نەوت دەبەستن ئێستا جێگرەوەیان بۆ نەوت دۆزیوەتەوە یاخود ئەگەر بەیان نرخی نەوت دابەزی ئێمە چی دەکەین چۆن پشت بە وزەی پاک و نوێ بۆ دەبەستین چارەنووسی خەڵکی عراق و فەرمانبەرانی عراق چی دەبێت گەلێک وڵات هەن وەکو سعودیە و ئیمارات لە دەوروبەری ئێمە وڵاتانی ناوچەکە کە وڵاتی نەوتین بە پلەی یەکەم و لە ئابووری خۆیان پشت بنەوە دەبەستن بەڵام ئامان چیان کردووە ئاڕاستی خۆیان گۆڕیوە بەوەی کە سەرچاوەکانی داهات هەمەچەشن بکەن وتوانیویانە پیشەسازی نوێ و کەرتی نوێ گەشت و گوزار کارکردن و بەرهێنان بدۆزنەوە و سوودی لێ بێن بۆ ئەوەی تەنیا پشت بە نەوت نەبەستن بەتەنیە و ئەمانە هەنگاوی زۆر باشیان ناوە بەم ئاراستەیە وتوانیویانە کاری باش بکەن عراق پێویستە هەمان کار بکەن بە تایبەتیش کە عراق توانای هەیە و سەروەت و سامانی باشی هەیە لە سەروەتی نانەوتی کە دەتوانێت کاری باش پێ بکات ئەمەش بەرپرسیارەتی حکوومەتی فیدراڵە و بەرپرسیارەتی ئەوانەیە کە پەیوەندیدارن بەوەی کەرتەکانی دیکە ڕێبخەن و سەرچاوەکانی دیکە بدۆزنەوە بۆ ئەوەی سەرچاوی درێژخایەن بن لە خزمەت گەلی عراقی و لە خزمەت پارێزگاکان و ئابووری عراقی بە شێوەی گشتی. بەڵێ بەڕێز سەعید بەدری شرۆڤەکاری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.